بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لتفسير سورة القمر كيشتنا آياتي 28 كتاوكري بسرهاتكي بيشويك باس قومي ثمود قلي ثمود لقل پیغمبركيان كقلت من اوان بصالح پیغمبري عند قلت دەکرێت ئێمە هەمومان بە دوای کەسێک کەوین ئەگەر وا بکەین بێگومان ئێمە یعنی گومڕا بووین و هەروەها تووشی شێتی بووین. ئەو جار دەیانگوت چۆن دەکرێت لەناو ئەو هەموو خەڵکەدا تەنها ئەو بووبێتە ڕەوانە کراوی خوا. دەیانگوت نا ڕاست نییە، درۆ دەکا و خۆی بە زۆر دەزانێت و دەیەوێت بەهۆی پێغەمبەرایەتیەکەیەوە خۆی هەڵکێشێ بەسەرماندا. بەڵام تەمان خوای گەورە فەرمووی پێیان بڵێ بۆتان دەردەکەوێت لە مەودووە تاخوا چێ من یا ئێوە درۆزنن یان خۆ بەزلزانن. و دواتر تەمان داوای موعجیزەیان لە ساڵح پێغەمبەر کرد، وتمان خوای گەورە وشترێکی تایبەتی لەبەر بۆ هێنانە دەرێ. دوای ئەوەی کە خوای گەورە تەمان وشترەکەی بۆ هێنانە دەرێ ئەوجار خەڵکەکە بیانویان بە وشترەکەی دەگرت، دەیانگوت وشترەکەی تۆ ئاوی زۆر دەخواتەوە، بەشە ئاوی ئێمە ناهێڵێ یا وشترەکانی ئێمە لی دەترسن، بۆیە تەمان دەیانەویست ئەو جارە موعجیزەکەی نەهێڵن بە حسابی خۆیان لە ناوی ببن، پلانیاندا دەنا چۆن ئەوەی نەهێڵن و چۆن ئەوەی لە ناو ببن. بەڵام لەبەرەوەی لەسەر داواکاری خۆیان خوای گەورە وشترەکەی بۆ نابوون و موعجیزەکەی پێدابوون، بێگومان تەمان دژایەتیکردنی موعجیزەکە و هەوڵی لە ناوبردنی نەتیجەیەکی خراپ دەبێ وەکو بەسەریان هاتجا. ئەوجا باسی ئەوەی دەکات دەفەرمێت وەنەبئهم هەواڵیان پێ بدە ئەن الماء بێگومان ئاو قیسمەتون بەینەهم دابەش دەکرێت لە نێوانیاندا. وەنەبئهم ئاگاداریان بکەوە ئەن الماء بێگومان ئاو ئەو ئاوەی کە لە ئاوەدانیەکەیاندا هەیە قیسمەتون بەینەهم دابەش دەکرێت لە نێوانیاندا. یعنی ڕۆژێک بۆ وشترەکەی ساڵح پێغەمبەر و ڕۆژێک بۆ وشترەکەی ئەوان، یان بە هێندێک کاتەکان بۆ وشترەکان بێت و هێندێک کاتی بۆ مرۆڤەکان بێ بەسەرە، یعنی سەرە ئاوی بۆ دەکەین وەکو ئێستاها کە لە شارەکانیشدا ئاو کە بەردەدرێتەوە چۆن بەردەدرێتەوە بەسەرە هەر جارە بۆ گەڕەکێکی وایە مەسەن لە گوندەکان خەڵک بۆی زراعەت و کشت و کاڵەکەی بە عەدالەت دابەشکە، کەسێک دەگرن بۆی کاتەکەی دابەش کات و هەر کەسەی لەسەرەی ئاوی خۆیدا زراعەتی خۆی ئاودا یان ئاوی خۆی خەزن کات و بهێڵێتە. ساڵح پێغەمبەر سەلامی خوای لێبێت تەوان ئەو پێشنیارەی بۆ کردن وەویستی تەوان لە موسیبەت و بەڵاکە بیان پارێزێ، بەڵام گوێیان نەگرت. وەنەبئهم هەواڵیان پێ بدە ئەن الماء قیسمەتون بەینەهم کە ئاو دابەش دەکرێت لە نێوانتاندا یا دەبێت دابەش بکرێت لە نێویاندا. كل شرب یعنی هەر کەسەی كل شرب یعنی هەر کەسەی لە کاتی ئاو خواردنەوەی خۆیدا محتەظر با حازر بێت و تەبەن نۆبەتە ئاوەکەی خۆی سەرە ئاوەکەی خۆی وەرگرێت و ئاوەکەی خۆی بەکاربێنێ. وازحە؟ وەنەبئهم هەواڵیان پێ بدە پێیان بڵێ ئەن الماء قیسمەتون بەینەهم بێگومان ئاو دابەش کراوە لە نێوانیاندا. كل شرب هەموو کەسێک یعنی دەزانێت شرب کاتی ئاو خواردنەوەی خۆی ئەوجار محتەظر لە کاتی ئاو خواردنەوەی خۆشیدا حازر دەبێت. یان كل شرب هەر کەسەی لە کاتی خۆیدا لە کاتی ئاوی خۆیدا لە کاتی ئاو خواردنەوەی خۆی یان ئاودانەکەی خۆیدا با حازر بێت و ئاوەکەی خۆی بەکاربێن. وازحە؟ بەڵام طبعا ئەوان بەوە ڕازی نەبوون فەنادەو صاحبەهم بانگی هاوڕێکەی خۆیان کرد. هاوڕێکەیان پیاوێک بۆ ناوی قەدداری کوڕی سالیف، یەکێک بۆ لە کەسە تاوانبار و خراپەکارەکان
و پێشتر بیسبوویان کە هەر ڕەشەی کوشتنی وشترەکەی کردووە، گوتیان ئەوە ساڵح هەر ڕازی نابێ و هەر ئامادە نییە وشترەکەی خۆی دوور خاتەوە، وەرە تۆ بیکوشە و لە ناوی ببە. فەنادە و بانگیان کرد، یعنی خەڵکەکە بانگی ساحیبە و هاوڕێکەی خۆیان کرد. هاوڕێکەشیان کە ئەو پیاوە خراپەکارە بوو چی کرد؟ فتعاطى فعقر. ئەو پیاوەش طبعاً دەستدرێژی کردە سەر وشترەکە و سەری بڕی و کوشتی، لە ناوی برد. واضحە؟ فتعاطى يعني گەیشتە وشترەکە، هاتە لای وشترەکە و فعقر یەکسەر سەری بڕ. جا ئەوەی کە سەری بڕێەوە یەک کەسە، چەند کەسێک یارمەتیدەر و بانکەری بوون، باقی خەڵکەکەی دیکەشی لە بەرامبەردا بێدەنگ بوون. ئەوەی کە دەیەویست ڕێی لێ بگرێت و نەهێڵێ وشترەکەی سەر ببڕێت، تەنها و تەنها ساڵح پێغەمبەر بوو. لەگەڵ ئەو چەند کەسە ئیماندارەی کە ئیمانیان هێنابوو لەگەڵیاندا، بۆیە خۆی گەورە کە سزاکەی نارد ساڵح و ئەوەندە ئیماندارانەی کە ئامادە بوون ڕێ لە خراپەکەی بگرن بەڵام پێیان نەکرا، خۆ ئەوانی ڕزگار کرد. باقیەکەی دیکە قاتیلەکە، یعنی بکوژی وشترەکە، یارمەتیدەرەکانی ئەوانەی بانجیان کرد، ئەوانەی کە لیان بێدەنگ بوون، خۆی گەورە هەمووی بەیەکەوە عقوبەدە. فەنادە و صاحبەهم بانگی هاوڕێکەی خۆیان کرد. فتعاطى ئەویش گەیشتە وشترەکە و وشترەکەی خۆی گەیاندە وشترەکەی و فعقر سەری بڕی. خوا دەفەرمێ فكيف كان عذابي ونذر. فكيف كان دەبێت چۆن بوو بێ عذابی سزای من بۆ ئەو قەومە خراپەکارە و هەروەها وەنذر و هەڕەشەکانی من بۆ ئەوان دەبێت چۆن بەسەریاندا جێوەجێ بوو بێ. ئەوانە ئیستیفهامن بۆ تەعەجوب، یعنی ئەگەر لەوێ بانە و سزاکەتان بینی بە سەرتان سوڕ دەما لەو عەذابە سەختەی کە خوای پەروەردگار بەسەر قەومی ساڵح پێغەمبەری داهێنا، بەسەر قەومی ثەموددا بەهۆی دەستدرێژیکردنە سەر یەک موعجیزە و نیشانەی خوای گەورە. فكيف كان عذابي ونذر. دەبێ چۆن بوو بێ سزای من بۆ ئەو قەومە، وەنذر و هەروە ئاگادارکردنەوە و هەڕەشە و ترساندنەکانی میش دەبێت چۆن بەسەریاندا جێبەجێ بوو بێ. ئەو جار خوای گەورە بۆ خۆی باسی سزاکەی دەکات، دەفەرمێت ئینا ئەرسەلنا عەلەیهیم، بێگومان ئێمە ناردمانە سەریان صەیحەتەن واحیدە، تەنها یەک شریقە و یەک دەنگ، یەک هاوار. فەکانوا بوون، فەکانوا هەمویان بوونە چی؟ کە هەشیم، وەکو پوشی کام پوشە؟ المحتەضر، ئەوەی دەکەوێتە بن پێی ئاژەڵان، کای کە بۆ حیواناتی دادنەی هێندێکی دەخوا و دواتر ئەگە تێر بوو چی لێ دەکەوێتە بن پێیانی و دەیشێلێ. ئەو خەڵکە هەمووی ئاوا لەسەر عەرزی کەوت کە ئەنەما ئاژەڵ و ماڵات و حیوانات بەسەریان کەوت و هەموو ڕەشیە لەشیان شین و مۆر و تێک چوون، وەک ئەوەی مدەتێکی زۆر بێ لەوێدا مردبن. تەنها بەیەک دەنگ، تەنها بەیەک شریقە، تەنها بەیەک هاوار، کە مفەسرین دەفەرمون جیبریل تەنها یەک دەنگ، یەک هاواری بەسەردا لێداون، هەر هەمویان لە شوێنی خۆی کەوتون و کەسیان ڕوحی لەبەردا نەماوە. ئینا ئەرسەلنا عەلەیهیم، بێگومان ئێمە ڕەوانەمان کردە سەریان صەیحەتەن واحیدەتەن، یەک دەنگ، تەنها یەک دەنگ. فەکانوا بوون بە کە هەشیم، وەک پوشی المحتەضر، ژێرپێی حیوانات و ئاژەڵەکە. ئەو جارێکی دیکە خوای گەورە تەئکید دەکاتەوە، دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئانە، سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە ئاسانمان کردووە ئەو قورئانە لیذیکر، بۆ پند و ئامۆژگاری لێوەرگرتن، تەنها بۆ خوێندن و گوێگرتن نییە. فهل من مدەکر، ئایا کەسێک هەیە پندی لێوەربگرێت و ئامۆژگاری لێوەربگرێت لەو بەسەرهاتانە؟ واضحە؟ ئەو جار خوای گەورە دێتە سەر بەسەرهاتێکی دیکە، دەفەرمێت کەذەبەت قەوم لووط بالنذر، بە درۆیان زانی گەلی لووتیش بالنذر، یعنی ئاگادارکەرەوەکەی خۆیان، ترسێنەرەکەی خۆیان کە پێغەمبەر لووط بوو سەلامی خوای لەبێ. کەذەبەت بە درۆیان زانی قەوم لووط، گەلی لووط
پێیان بەدرۆزانی النذور یعنی ترسێنەرەکەی خۆیان پێغەمبەرەکەی خۆیان ئیننا بێگومان ئێمە ئەرسەلنا عەلەیهیم ناردمانە سەریان حاصبا حاصب یعنی بەرد و هێندێکی دەفەرمون یعنی ڕەشەبا هێندێکی دەفەرمون ڕەشەبایە کە هێندە بەهێز بۆ بەردی لەگەڵ خۆی هەڵگرتووەها بە خەڵکەکەی داوەتەوە جا فعلاً خوای گەورە هەردوو سزاکەی بۆ ناردن هەم ڕەشەبای بە قووەت و هەمیش لە ئاسمانەوە بەردی بەسەردا باراندن کە یەک بە یەکی هەر هەموو کوشت ئینا ئەرسەلنا عەلەیهیم بێگومان ئێمە ناردمانە خوارێ بەسەریاندا بەرد یان دەکرێت بڵێن ڕەشەبایەکی بەهێز کە بەردی هەڵدەگرت ئیلا ئالە لوط تەنها ئەوانەی لە ناومان نەبردن ئالی لوط بوون ئالی لوط یعنی ئەوانەی کە لەگەڵ لوتدا بوون ئەوانەی کە لەگەڵ لوت ئیمانیان هێنابوو ئەوانمان نەجەیناه ڕزگار کردن بسەحەر لەبەرە بەیانیەکی زوودە پێشەوەی تەوان خوای گەورە بەردەکان بپارێنێت و ئاوەدانیەکەیان ژێرا و ژوور کات خوای گەورە فەرمانی کرد بە لوط فەرمووی خۆت ئەوانەی کە ئیمانیان هێناوە لەگەڵتدا لە تاریکە شەودا بڕۆن و کەس بەجێ مەهێڵە ئینا ئەرسەلنا عەلەیهیم بێگومان ئێمە ناردمانە سەریان حاصبا یعنی بەرد لە ئاسمانەوە تەوان خوای گەورە بەردی بۆ ئەمطەرنا عەلەیهیم مەطەرا لە شوێنێکە دەفەرمێ بارانمان بەسەریاندا چۆن بارانێک کە بەرد بوون لە سوورەتی وابزانم داریاتیش بووها گوتمان مسەوەمەتەن عیندە ڕەبیک بەردەکان لای خوای گەورە نیشانە کرابوون هەر بەردەی ناوی ئەو کەسەی لەسەر بوو کە دەبوا پێیکەوێت و دەقا و دەقیش بەقەدەر ژمارەی کەسەکان خوای گەورە بەردەکانی بەسەردا باراندووە وازەحە ئینا ئەرسەلنا عەلەیهیم حاصبا جا و حاصبە ناڵم تەفسیری کەشی هەیە دەکرێت بڵێن دەکرێت ڕەشەبا بوو بێ و دواتر بەردیشی بەسەردا باراند بن و دەشکرێت حاصبەکە هەر مەبەستی بەرد بێ بێگومان ئێمە ناردمانە سەریان بەرد یان ڕەشەبایەکی بەهێز ئیلا ئالە لوط تەنها لوط و ئەو کەسانە نەبێ کە شوێنکەوتەی لوط نەجەیناهم ئەوانمان ڕزگار کرد بسەحەر لە بەرەبەیانیەکی زوود ئەوەش نیعمەتەن من عیندینا چاکە و ڕەحمەتێک بوو لەلایەن ئێمەوە لەگەڵ چێکرا لەگەڵ لوط و ئیماندارەکە نیعمەتەن ئەوە چاکەیەک بوو من عیندینا لەلایەن ئێمەوە لەگەڵیان کرا جا خوا دەفەرمێ کەذالیکە هەر بەم شێوەیە هەر وەکو ئەوان نەجزی من شەکەر نەجزی یعنی پاداش دەدەینەوە هەر کەسێکی دیکەش کە سوپاسگوزار بێ تایبەت نییە بە لوط و بە شوێنکەوتووەکانی لوط هەر کەسێک ئیمانی بەخوا و بە شوێنکەوتەی خوا بێ زۆر جار لە کاتی تنگانەدا لە کاتی ناڕەحەتیدا لە کاتی سزاکاندا ئەتۆ پارێزراو دەبی و خوای گەورە ئەتۆ ڕزگار دەکا چونکە لە حاڵەتی ئاساییدا شکری نیعمەتەکانی خوای گەورەت کردووە نیعمەتەن من عیندینا ئەوە چاکەیەک بوو لەلایەن ئێمەوە لەگەڵیان کرا کەذالیکە هەر بەم شێوەیە نەجزی پاداش دەدەینەوە من شەکەر هەر کەسێک کە سپاسگوزاری نیعمەتەکانی خوا بێ ئەو جا خوا دەفەرمێ وەلەقەد ئەنذەرەهم سوێن بەخوا و بەبێ گومانی ئەنذەرەهم یعنی ئەوانی ترساند لوط ئەوانی ئاگادار کردبوویەوە بەطشەتەنا لە سزای ئێمە ئەگەر کەسێک بڵێ باشە بۆ یەکسەر بەردی بەسەردا باراندن و بۆ تەحەمولی نەکرد و بۆ سەبری نەگرت و بۆ پێشتر ئاگاداری نە ئەوانە دوای ئەوەی کە لوط تەمەنێکی لەگەڵدا بەڕێکردوون دوای ئەوەی کە یەک بە یەک داوای کردوون و بانگەوازی کردوون و جۆرەها نیشانە و موعجزەی پیشانداون لەسەر خراپەکاریەکەی بەردەوام بوون و وەگەیشتۆتە تەوان ئەندازەیەک خوای گەورە زانیویەتی کەسێکی دیکەی تێدا نەماوە لەو شوێنە ئیمان بێنێ ئەوجار بۆیە وەلەقەد ئەنذەرەهم سوێن بەخوا و بەبێ گومانی ئەوانی ترساندبوو ئەوانی ئاگادار کردبووەوە لوط بەطشەتەنا لە سزای ئێمە بەڵام فەتەماڕەو ئەوان گومانیان هەبوو یان گاڵتەیان دەکرد بالنذور بەو ئاگادارکردنەوە و بەو هەڕەشە و ترساندانەی ئێمە کە پێشتر بۆمان ناردبوون گاڵتەیان پێداهاتن یان گومانیان هەبوو پێیان وا بۆ ڕازنی وازەحە چونکە ئەو سزا گشتیانە خوای گەورە یەکسەر ناینەردوونە هەمیشە پێشتر ئینزار کراون و پێشیان گوتراوە
ئاب بەو شێوەیە سزا دەدرێن ئەگەر پەشیمان نەبنەوە پەشیمان نەبوونەتەوە چیان پێ هاتووە دەیان گوت دەی ئەگەر دەتوانی و پێت دەکرێت دەی چت پێ دەکرێت بیکە وەلەقەد ئەنذەرەهم سوێن بەخوا ئەوانی ئاگادار کردبوویەوە لووط بەطشەتەنا لە سزای ئێمە بەڵام فەتەماڕەو ئەوان گومانیان هەبوو بالنذور لەو ئاگادارکردنەوە و هەڕەشە و ترساندنانەی ئێمە وازحە ئەوجا خوا دەفەرمێ وەلەقەد ڕاوەدووه باسی یەک لە خراپەکاریەکانیان دەکات دەفەرمێت وەلەقەد ڕاوەدووه عەن ضەیفیه سوێن بەخوا و بەبێ گومانی ئەوان داوایان لە لووط کردبوو کە چ بکەن عەن ضەیفیه کە میوانەکانیان تەسلیم بکەن هاویشمان لە سوڕەتەکانی دیکە خوێن گوتمان خوای گەورە مەلایکەتی ناردبوون بۆ ئەوەی کە خەبەری پێ بدەن بە لووطی کە قەومەکەت لەناو دەچن لە شکڵی مرۆڤ و بەشەریش داهاتبوون کە گوتمان جیبریل و میکائیل و ئیسرافیل و سێ مەلایکەتی گەورە سێ فریشتەی بەڕێز کە ئەو قەومە هاتوون تەمان خەبەریان دەڵێن خێزانی لووطی کە بێباوەڕ بە خەبەری لێداون ئەویش دەورەی ماڵی لووطیان گرتووە تەمان لووط سەلامی خوای لێبێت دەرخستون یەتێ ژوورێ و تەمان دەرگای لەسەر داخستون کە هەر پێی وا بووە بەشەرن و مرۆڤن و نەویستوە لە ماڵی ئەویدا هەتک بکرێن و دەزێژیان بکرێتە سەرێ دواتر دڵێن ئێمە پێغەمبەرە ئێمە نێردراوی خوین و ئێمە فریشتەین و ئەوان ناتوانن دەستیان بکا بە ئێمە بەڵام هەر لەوێ عقوبەیەک دەدرێن هەر لەوێ سزا دەدرێن دەفەرمێ وەلەقەد ڕاوەدووه سوێن بەخوا بەبێ گومانی ئەوان داوایان لە لووط کردبوو عەن ضەیفیه کە میوانەکانی تەسلیم کە میوانەکانیان داتە دەستێ بەڵام فەطەمەسنە ئەعیونەهوم خوا دەفەرمێ ئێمە کوێرمان کرد چاویان جا دەڵێن جیبریل هاتۆتە دەرێ هەڵگوتی من مەلایکەت مەترسە یەک لاباڵێکی لێداون هەر هەمووی وا لێ کردەوەن لەو کاتەیدا هیچیان نەبینیوە ئەوجا خوا دەفەرمێ فەذوقوا پێی گوتن دەی بچێژن ئەو پێش بەردەکان و پێش لە ناو بردنەکەی کوێری کردن خوا فەذوقوا جا پێی گوتن دەبی چێژن عەذابی وەنوذور سزای من و هەروەها هەڕەشە و ترساندنەکانی میشتان ئاگا لێبێ کە پێشتر بۆم ناردوون هەموویان ڕاستەقینەن وازحە وەلەقەد ڕاوەدووه سوێن بەخوا بەبێ گومانی ئەوان داوایان لە لووط کرد عەن ضەیفیه کە میوانەکانی بەدەستەوە بدا و تەسلیمیان کە فەطەمەسنە ئەعیونەهوم ئێمەش کوێرمان کرد چاویان کوێریمان هێنا بەسەر چاویاندا ئەوجا پێمان گوتن فەذوقوا بچێژن عەذابی سزای من و هەروەها وەنوذور و هەروەها ئەو هەڕەشە و ئاگادارکردنەوانەشی کە بۆتان هاتووە ئەوجا خوا دەفەرمێت وەلەقەد صەبەحەهوم بوکڕەتەن عەذاب مستەقر سوێن بەخوا بەبێ گومانی هات بۆیان لە بەیانیەکی زوودا عەذاب مستەقر سزایەکی بەردەوام وەلەقەد صەبەحەهوم سوێن بەخوا بەبێ گومانی لە کاتی بەیانیەکی زوودا بۆیان هات عەذاب مستەقر سزایەکی مستەقر ئەنی جێگیر سزایەکی بەردەوام هێندێکی دەفەرمون سزایەکی لکاو یعنی سزای دنیایی و هەروەها ئەو سزایە هەر لەگەڵیاندا دەبێ هەتا سزای قیامەتیشدا دێ و قەت کۆتایی پێ نایە وەلەقەد صەبەحەهوم سوێن بەخوا و بەبێ گومانی لە بەیانیەکی صەبەحەهوم یعنی بەیانی لە بەیانیدا بۆیان هات ئەو سزایە عەذاب مستەقر سزایەکی بەردەوام وەلەقەد صەبەحەهوم سوێن بەخوا و بەبێ گومانی بۆیان هات لە بەیانیەکی بوکڕەتەن زوودا عەذاب مستەقر سزایەکی بەردەوام و هەروەها لکێنراو بە سزای قیامەت و دواڕۆژ ئەوجار خوا دەفەرمێ دیسان پێیان فەذوقوا بچێژن عەذابی سزای من و هەروەها وەنوذور و ئاگادارکردنەوە و ترساندنەکانی مش کە ئەوەش سزاکەی ئەوان زۆرێکی دیکە بوو جیبریل یەک باڵی خستۆتە بن ئاوەدانیەکانیان ئاوەدانیەکانی بەرز کردوتەوە ژێراوژووری کردوون ئەوجار دواتر بەردیشی بەسەردا باراندون و هەر هەمووی لە شوێنی خۆی کوژراوە فەذوقوا جا کە دەمرن یان پێش کە سزایەکە دێ پێیان دەڵێن بچێژن سزای من خوا دەفەرمێ وەنوذور و هەروەها ئاگاشتان لە هەڕەشە و
ئاگادارکردنەوەکانی من بێ کە لێتان کراوە. ئەوجار دەفەرمێت وەلەقەد یەسەرنا القورئانە سوێن بەخوا بەبێ گومانی ئاسانمان کرد ئەو قورئانە للذیکر بۆ پند و ئامۆژگاری فهل من مدەکیر ئایا کەسێک هەیە پند و ئامۆژگاری لێ وەرگرێ. ئەوجار بەسەرهاتێکی دیکە خوا دەفەرمێت وەلەقەد جاء آل فرعون النذر سوێن بەخوا بەبێ گومانی هاتیش بۆ لای دار و دەستەی فرعون النذر ئاگادار کەرەوە ترسێنەر کە مەبەستی تەواو پێغەمبەرانن موسا و هاڕون و ئەو ئاگادارکەرەوانەشی و ئەو موعجیزانەشی کە پێیان بوون پێش وەختە فرعون و دار و دەستەکەی فرعونیان پێ ئاگادار کردەوە. وەلەقەد جاء سوێن بەخوا بەبێ گومانی هاتن بۆ لای ئالە فرعونە فرعون و دار و دەستەکەی النذر یعنی چەندان ئاگادارکەرەوە و چەندان ترسێنەر جا دەگونجێ مەبەستی موسا و هاڕون بێ یان ئەو سزا و ئاگادارکردنەوانە بن کە خوای گەورە بە موسا و بە هاڕوندا بۆ فرعون و دار و دەستەکەی فرعون ناردەبوونی. وازەحە چیان کرد کەذەبوو بئایاتینا بە درۆیان زانین بەڵگە و نیشانەکانی ئێمە کولیها هەر هەمووی. خوای گەورە پێش غەرقەکەی تەوانها پێش کوشتنەکەی نۆ موعجیزەی گەورەی بۆ فرعون و دار و دەستەکەی فرعون ناردبوو بەڵام بە هیچ کامێک لە موعجیزەکان ئیمانیان نەهێنا لە بەرامبەر هەر هەمووانیاندا بێباوەڕ بوون و بە درۆیان زانین. کەذەبوو بئایاتینا بە درۆیان زانین ئایەت لێرە یعنی معجزە و نیشانەکانی ئێمە کولیها هەر ئەمووی دواتر فەئەخەذناهم ئێمەش ئەوانمان گرت ئەوانمان سزادا بەڵام چۆن سزایەک ئەخذا وەکو سزادانی عەزیز کەسێکی باڵادەستی مقتەدیر زۆر بەتوانە. طبعا عەزیز و مقتەدیر سیفەتی خوان کەسێک کە زۆر باڵادەست بێ چۆن بەرامبەرەکەی سزا دەدا کەسێک کە زۆر بەتوانا بێت چۆن دەتوانێت بەرامبەرەکەی خۆی کە کەسێکی لاوازە سزادا ئاوا سزاماندا یعنی لە بەرامبەر سزای ئێمەدا هیچیان پێ نەکرا هەرچەندە خۆیان بە خوای شوێنەکەی و بە گەورەی شوێنەکەی دەزانی. وازحە کەذەبوو بئایاتینا کولیها بە درۆیان زانی نیشانە و معجزەکانی ئێمە هەر هەموویان فەئەخەذناهم ئێمەش ئەوانمان گرت و سزاماندان ئەخذا عەزیزین بەگرتن و سزادانی زاتێکی عەزیز باڵادەستی مقتەدیر زۆر بەتوانە. جا خوای گەورە بە بتپەرستەکانی مەککە ئەو ئاەتانە یەکەم جار بەسەر چێدا خوێندراتەوە بەسەر بتپەرستەکانی مەککەدا خوای گەورە بەراوردی ئەوانە دەکات لەگەڵ بتپەرستەکانی مەککە دەفەرمێ ئەکوفاڕوکم ئایا کافرەکانی ئێوە ئەوانەی کە لە مەککەدا دەنیشتن و قوڕەیشیەکانن کە کافرەکانی ئێوەنە خەیڕون چاکترن یا دەکرێت بڵێن بەهێزتر و بەتواناترن من ئولائیکم لەو گەلانەی پێشووتر کە لە ناومان بردوون لە پێش ئەواندا خوا ئەوانی لە ناو برد قەومی نوح عاد ثەمود لوط ئەگەر بەراوردکەن ئایا کامیان بەهێزتر و دەسەڵاتی زۆرتر بووە قوڕەیشیەکان بێگومان قوڕەیشیەکان زۆر بەهێز بوون زۆر بێدەسەڵات بوون تەنها لە بەرامبەر پێغەمبەردا صلی الله علیه وسلم و ئیمانداران کە ژمارەیان کەم بوو خۆیان بە فرعون و بە زاڵم و وەستەمیان لە مسلمانان دەکرد دەنا لە بەرامبەر خەڵکیکەدا زۆر بێدەسەڵات بوون تاکە شتێک کە ئەوانی پاراست بوو کە خوا ڕەحمی پێکرد بوون و چاکەی لەگەڵ کردنەوە لە ناو حەرەمی مەکەی دەژیان لە حورمەتی ماڵی خوا طبعا خەڵک دەستدرێژی نەدەکردنە سەرێ و ئەوەی دەستدرێژی کردبایە خوای گەورە لەبەر قەدری ماڵەکەی ڕێزی ماڵەکەی دەی پاراستن ئەوەی بنمونەوەی ئەبڕەهە و سوپاکەی کە خوا بۆی لە ناوبرد حاڵین دەنا ئەوان لە چاو ئاوەدانیەکانی ئەو قەومانە کە خوا پێشتر بە شتێکی غەیبی بە دەنگێک کە کەس نایبینێ بەردێک کە لە ئاسمانەوە دێ بە ئاوێک کە لە عەرز هەڵدەقوڵەیان لە ئاسمان دەبارێ کەس دەسەڵاتی تێدانی و زاڵنی بەسەری دایەکان بە جۆرێکی لە ناوبردن وا دەفەرمێ ئەکوفاڕوکم ئایا کافرەکانی ئێوە بێباوەڕەکانی ئێوە کە لەو سەردەمەیدا دەژیان خەیڕون بەهێزتر و بەقووەترن من ئولائیکم لەو کافر و بێباوەڕانەی کە پێشتر لە پێش ئەواندا خوا لە ناوی بردوون
بێگومان طبعا نا ئەم لەکم یان ئەوەتە بۆ ئێوە هەیە بەڕاعەتون بە پارێزبەندیەک پارێزراویەت فی الزبور کە لە کتێبە ئاسمانیەکاندا پێتان ڕاگەیەندرا بێت و پێتان گوترا بێت کە ئێوە قەت سزا نادرێن نەهێستان هەیە بەقەد ئەوان بتوانن بەرگری بکەن بەهێزی خۆتان نە ئەوەشە لە کتێبە ئاسمانیەکاندا پارێزبەندیتان پێدرابێ بڵێ بە کەیفی خۆتان چیتان حەز لێ لەو دنیایدا بیکەن و خوا سزاتان نادا هیچ کامێکیان نیە وازحە ئەکوفارکم خەیر من ئولائیکم ئایا کافرەکانی ئێوە ئەگەر خەیر بە معنای چاکیش بێ دەکرێت بڵێن چاکترن لە کافرەکانی پێشووتر بێگومان چاکتر نەبوون وەکو ئاعتقادیان وەکو یەک وا بوو و ئەگەر بژڵێن بەهێزی لە ڕووی بەهێزیشەوە وەکو ئەوان بەهێز نەبوون ئەم لەکم یان ئەوەتە بۆ ئێوە هەیە بەڕاعەتون یعنی پارێزراویەتی فی الزبور و لە کتێبە ئاسمانیەکاندا پێتان ڕاگەیەندرا بێت و بینی بێتتان و خوێن بێتتانەوە بێگومان هیچیان نەبوو ئەم یەقولونە یان ئەوەتە ئەوان دەڵێن نحن جميع منتصر ئێمە جەمیع یعنی هەموو بەیەکەوە هین کۆمەڵەیەکی زۆرین منتصر بەردەوامیش یعنی بەهۆی ژمارەکەمانەوە دەتوانین سەرکەوین و زاڵ بین بەسەر محەممەد و بەسەر ئیماندارەکاندا لەبەرەوەی کەمن و لاواز ئەم یەقولونە یا ئەوەتە ئەوان دەڵێن نحن جەمیع ئێمە کۆمەڵەیەکی زۆرین منتصر هەمیشە دەتوانین سەرکەوین بەسەر بەرامبەرەکانمان بەڵام خوا دەفەرمێت ئەو هەر لە مەکەی ئەو کاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیمەی بێهێزی و بێدەسەڵاتیدا بوو خوا دەفەرمێت سەیهزەم الجەمع لەمە دووە تێک دەشکێندرێن ئەو کۆمەڵە زۆرەیە وەیوەللونە الدوبر ڕووتان لێوەردەجێڕن و پشتان تێدەکەن لە کاتی شەڕدا ئەوە ئاماژە و ئیشارەتێک بوو بۆ سەرکەوتنی مسلمانان کە هەرچەندە ئێستا لاوازن بێهێزن بەڵام کە ڕوبەڕووتان بوونەوە خی گەورە ئێوە سەر دەکات و ئەوان تێک دەشکێنێ فعلەنها چەند ساڵێک دوای فەتحی مەککە ئێوە کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە 2 ساڵ خی گەورە جەنگی بەدری هێنایە پێشێ مسلمانانی بە ژمارەیەکی کەم سەری خست بەسەر ئەوان وایە سەیهزەم الجەمع لەمە دووە تێک دەشکێندرێن ئەو کۆمەڵە زۆرەیە وەیوەللون الدبر وەیوەلون یعنی ڕوو وەردەجێڕن و پشتان تێدەکەن لە کاتی شەڕ جاخوا دەفەرمێ بەلی ساعەت و بەڵام قیامەت مەوعیدهم کاتی سزادانی ئەوانە بەڕاستی ئەوەی دنیاە تەنها بۆ چییە؟ تەنها بۆ دڵخۆشی مسلمانان و بۆ ئەوەی خەڵک نیسبەتێک پێوە تەنبێ بدەنا کەسی بێباوەڕ ئەگەر بشکوژرێ لەسەر بێباوەڕیەکەی خۆ نابێتە کەفارەتی کافریەتیەکەی دەسێتە جەهەنەمێ سزای ئەو دوی سەختترە بەلی ساعەت و مەوعیدهم خوا دەفەرمێ بەڵام ئەوە تەنها يعني بل يعني أو هم سزاكنيا أو هم عقوبكان نية الساعة عقوبي راستقين لشوية لقيامتها كقيامة موعدهم كاتي سزادان يعني والساعة قيامتش أدها سخترة سزاكي وأمر يعني تالتر تفتر بأشتر واضحة بل الساعة موعدهم بلكو قيامة كاتي دياري كراوي سزاداني أوانا والساعة أدها وأمر قيامت سزاكي سخترة وأمر وتالترشة وسزاكي دجوارتر أو جاخوذ فرما إن المجرمين بقمان تاوان باران في ضلال وسعور لقم رايو سعور ذكري دو تفسيري هي هنك دا فرمون يعني شيتي هاوكو بيشتر باسمان كر هم قمران هم شيتن بعقل إخوان برناكن وبوي هيش حساب بو قيامتناكن عند شي دفرمون وشي السعور للسعير يوهاتو يعني لدنيا دا لقمراي دان لقيامتش لناو آقري بليصداري دو سغدا طبعا هردو تفسيركي راسته هردو حالتكش بس الإنساني داده إنسانك إيمان نهينتو وبو قيامت حاضر نكان نشاني يويكا قمرايا وعقلي بكار نهينها واضحة وباشانش عقوبي إنساني بقمان لقيامته آقري دوزخة هاتشو كدواتر دفما يوم يسحبون في النار دواتر رادا كشرين بوي أو السعورة دا قنجي يعني زورتر بيرسي ما بس آقرا كبت نك شيتي كاليرها بيشتر شيتي بو ليرا دكري آواج بلين بقمان تاوان باران في ضلال وسعور لقمرايدان
و هەروەها لە شێتیشدان لە کەم عاقڵیشدا دەکرێ بڵێن تاوانباران لە گومڕایی و سەر لێ شێواویدا و هەروەها لە قیامەتش لە ناو ئاگری سوتێنەری دۆزەخدا. وازحە یەومە لەو ڕۆژەدا یوسحەبونە فی النار ڕوسحە ڕادەکێشرێن سەحب دەکرێن ڕادەکێشرێن لە ناو ئاگردا عەلا وجوهیهم لەسەر ڕوخساریان ئەوجار ذوق و پێیان دەگوترێت دەی بچێژن مەسە سەقەر بچێژن سزای دۆزەخ سزای بە ئێشی سەقەرش تەبان یەکێکە لە ناوەکانی جەهەنەمێ بەڵام مەبەستی یعنی سزایەکی سەختی بەردەوامی بێکۆتا. وازحە یەومە یوسحەبونە فی النار لەو ڕۆژەدا ڕادەکێشرێن بەناو ئاگردا عەلا وجوهیهم لەسەر ڕوخساریان ئەجا ذوق و پێیان دەگوترێت بچێژن مەسە سەقەر یعنی سزا و ناڕەحەتی سەخت و دژوار لە ناو سەقەر لە ناو دۆزەخ و لە ناو جەهەنەم. ئەوجا خوا دەفەرمێ ئینا کل شەیء خەلەقناه بقەدەر بێگومان ئێمە دروستمان کردووە هەموو شتێک بقەدەر یعنی بە ئەندازەگیریەکی تەواو. وایە ئەوە نییە خوای گەورە کە دروستکراوەکەی دروست دەکا بەرنامەی بۆ دابنێ نا هەر لە ئەزەلەوە لە لەوح المەحفوظدا خوای گەورە ئەندازەگیری بۆ هەموو ئەو کارانە کردووە کە ڕوو دەدەن بەسەر مرۆڤدا و غەیری مرۆڤیش هەرچی مەخلوقات بێ معلوماتەکەی پێش ڕوودانی خوای گەورە لە ئەزەلەوە لە لەوح المەحفوظ نووسیویەتی و ئەو ئەندازەگیری کە خوای گەورە نووسیویەتی هیچ هێز و قووەتێک ناتوانێت تێکیدا. وازحە بۆیە ئیمانبوون بە قەدەر یعنی ئەوە ها یعنی ئیمانت بەوە هەبێ کە ئەو شتێک کە ڕوو دەدا لە خۆشی و لە ناخۆشی پێش ڕوودانی و پێش دروستبوونی تۆ و ئاسمان و زەوی لە لەوح المەحفوظدا ئەندازەگیریەکەی بۆ کراوە ئەندازەگیریەکەی بۆ کراوە خوا ئەندازەگیری بۆ کردووە تۆ ناتوانی لێی لادەی. وازحە ئینا کل شەیء بێگومان ئێمە هەموو شتێکمان دروست کردووە بقەدەر یعنی بە ئەندازەگیریەکی تەواو. ئەوجار خوا دەفەرمێ ئەگەر کەسێک بڵێ چۆن دەکرێت ئەو هەموو مەخلوقات و دروستکراوانە هەنە و ئەو هەموو ئیشە دەکرێن و ئەو هەموو شتە دێتە پێشێ و دەگەڕێتەوە چۆن دەکرێت؟ خوا دەفەرمێ وەما ئەمڕونا فەرمانەکانی ئێمە ئیلا واحیدەتون تەنها یەک وشەی دەوێت. ئەوجار کە لەمحی البەسەر وەکو چاوتروکانێک لە مەسافەی چاوتروکانێکدا خوای گەورە دەتوانێت جێبەجێیان بکات ئەو چاوتروکانەش بەس بۆ ئەوی لە عەقڵی من و تۆ نزیک بێتەوە هادەنا چاوتروکانیش نییە ئیشی خوای گەورە زۆر لەوەی کەمترە چونکە ها مەخلوقاتی خوای ئەو جنۆکەی کە کاتی خۆی تەختی بەڵقیسی بۆ سلێمانی بردووە ها یەکێک گوتوێتی مەسافەی مانگێک ڕێ دوور گوتوێتی پێشەوەی لە شوێنی خۆت هەستی بۆت دێنم ها سلێمان پێی زۆر بووە ئەوەی دووهەم گوتوێتی چاوت داخە پێشەوەی هەڵی بێنی جنۆکەکە توانوێتی لەو مەسافەیەدا ئیشێکی گەورە بکات تەختێکی گەورە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە بگوازێتەوە بەبێ هیچ عیلم ئێستا بە هەموو وەسیلەکانیەوە ئێستا ئەو سورعەتەی تێدا نییە تەوانەوەی بکات مەوەسایی بۆ خوای مەخلوقی خوایە یەک دروستکراوی خوای هەندێک دەڵێن جنۆکەش نەبووە ها معلوماتان ئەو قسەیەشەیە هەیە دەڵێن هەندێک دەڵێن پیاوێکی زانا و لە خواترس بۆ دوعای کردوەوەتەوەن بە دوعایەک خوای گەورە ئەوەی بۆ کردووە بەڵام ڕێی تکیان بە قوترە کە جنۆکەکە ئەوەی کردوێت. وەسم ئیشی خۆی وەما ئەمڕونا فەرمانەکانی ئێمە هیچ شتێک نین لەو شتانەی کە ئێوە بیری لێ دەکەنەوە ئیلا واحیدەتون تەنها یەک جار گوتنی دەوێت تەوان دووبارەکردنەوە و سێبارەکردنەوەی ناوێ ئەوە کە لەمحی البەسەر وەکو چاوتروکان و لە مەسافەی چاوتروکاندا جێبەجێ دەبێت. تەواوە ئەوجار وەلەقەد ئەهلەکنا خوا دەفەرمێ سوێن بەخوا ئێمە لە ناومان بردن و بە بتپەرستەکانی مەکە و بە ئێمە دەڵێ کە زیندووین ئەشیاعەکم هاوشێوەکانی ئێوە ها فەهەل من مودەکر کەسێک هەیە بیر لەو حاڵەتەی بکاتەوە خوا ئەو بەسەرهاتانەی بەس بۆی باسکردوون دەرسی لێ وەرگری ها وەلەقەد ئەهلەکنا سوێن بەخوا ئێمە لە ناومان بردن ئەشیاعەکم هاوشێوەکانتان
فهل من مدكر کەسێک هەیە بیری لێ بکاتەوە هەر کەسەی بۆ خۆی مەسەلەن دەسەڵاتدار دەبێت خۆی بەراورد بە فیرعەون و بە کەسە متەکەبیر و خۆ بە زلزانەکان وایە دەوڵەمەندێک لە خۆباییە دەبێت خۆی بەرامبەر کا بە قاڕوونێک و بە هامانێک وایە خەڵکی ئاسایی دەبێت خۆی بەراوردکە بە خەڵکێک کە کۆیلایەتی و عەبدایەتی بۆ ئەو تاغوت و ستەمکارانە کردووە وا کە سزای ناردووە کەسێک توانیوێتی لە سزای خوا ڕزگاری کا یان کەسێک هەبووە خراپەکار بوو بێت و بۆی دەرچوو بێ هەرنا زاڵم نەبووە لە دنیادا سوڵمی بکا و ستەمی بکا و سنوور ببەزێنێ خوا بۆ قیامەتێ شەڵی بگرێها بەڵام ینی بیرکردنەوە کەمە و خەڵک بیر لەوەکەی ناکاتەوە دەناخوا ئەو بەسەرهاتانەی بۆ ئەوەی باس کردووە کە چۆن بەوان کراوە ئێوەش هەمان شتان پێ دەکرێت ئەگەر سیفەتتان ئاکاتان وەکو ئەوان وابێ فیرعەون بەتەنێ خودداوای خۆیەتی دەکرد وایە بەڵام کە خوا خنکاندی جوندیەکانیشی لەگەڵ خنکا وایە مەسەلەن ئەوەی ساڵح پێغەمبەر ئەو قەددارە تەوان شمشێرەکەی وەشاند و موعجیزەکەی لەناو برد بەڵام خوا یارمەتیدەرەکانیشی و ئەوانەشی لی بێدەنگبوون سزایدان لەناو قەومی لوتیشدا مەرزنی هەرچی قەومەکە هەیە هەمووی نێرباز بوو بێ بەڵام هەمویان لەو واقعەیدا ژیاون و بەو واقعەی رازی بوون بۆی خوای گەورە هەمووی لەناو بردووە ولا فەرمی وەلەقەد ئەهلەکنا ئەشیاعەکم سوێن بەخوا ئێمە لەناومان بردن هاوشێوەکانتان فهل من مدكر کەسێک هەیە پند و ئامۆژگاری لێوەرگرێ جاخوا دەفەرمێ وەکل شەیء هەموو شتێک فعلوه في الزبر هەموو ئەو شتانەی کە ئەو گەلانە کردیان و بەسەریان داهات لە چاک لە خراپە لە سزا لە ئەوە في الزبر لە لەوح المەحفوظ و لەو کتێبانەدا نووسرابوون کە لە لای لە ئەوەکانن لە دەستی فریشتەکاندا یان ئەو لەوح المەحفوظەی کە لەکن خوای پەروەردیگار واضحە وكل شيء چونکە کردارەکان تەمان هەمویان لە لەوح المەحفوظدا هەن وایە بەڵام خوای گەورە ئیشەکانی خۆی بەچێ جێبەجێ دەکا بە مەلایکەتەکانیش لیستی ئیشەکانی خۆیان لەکنەکە بە ئەمری خوا جێبەجێ دەکەن بۆیە دەفەرمێ وكل شيء هەموو ئەو شتانەی بەسەر ئەو قەومانەدا هات و ئەو قەومانە کردیان وكل شيء هەموو شتێک فعلوه کە ئەوان کردویانە في الزبر لەناو زبوردا نووسراوە جا دەکرێت بڵێن لە لەوح المەحفوظدا نووسراوە پێش ئەوەی بیکەن وەکە کردوشیانە لەو پەڕانەدا نووسراوەتەوە کە مەلائکەتەکان لەکنیانە و مەلائکەتەکان چاودێریان کردو واضحە ئەوجا وكل صغير وكبير هەموو شتێکی گچکە وەکەبیر و هەموو شتێکی گەورە مستەتەر دێر کراوە نووسراوەتەوە لە سەریان شتێک نێکردبێتیان و لای خوای گەورە ون بوو بێ وكل صغير هەموو شتێکی بچووک وەکەبیر و هەروەها هەموو شتێکی گەورە مستەتەر نووسراوەتەوە و دێر کراوە و لە سەریان پارێزراوە ئەوجا لە کۆتایشدا خوا دەفەرمێ ئین المتقین بەدوو ئاەت باسی ئیماندارانیش دەکا دەفەرمێ ئین المتقین بێگومان پارێزکاران لە خواترسان في جنات ونهر لەناو چەندان باخ و چەندان ڕووباردا ئین المتقین پارێزکار ئەوەی کە گوتمان لای کەمی واجباتەکانی دەکات یان لە کەبائیر و گوناهەکان دوور دەکەوێتەوە لە قیامەتێک کە مرد لەناو چەندان باغدایە وەنەهەر و لەناو چەندان ڕووباریشدایە جا ڕووباری هەنجوینە شیرە شەرابە ئاوە ئەوجاش في مقعد صدق لەکوێی کەشدان في مقعد لە شوێنێکدانە کە صدقە شوێنێکی ئەو صدقە دەفەرمونە جێگایە کە لێی رازین یان جێگایەکی جوان پاک خاوێن کە تەوان بەهۆی ڕازگۆیی و ئەو بەڵێنەشی کە خوا داویەتی لەسەری ڕاستە و دێتە جێ بەڵام لەکوێیە ئەو شوێنە عند مەلیک مقتەدیر لای خوایەک کە مەلیکە خاوەنی هەموو شتێکە و مقتەدیر بەسەر هەموو شتێکیشدا بەدەسەڵاتە ئەو شوێنەی بۆ ئامادەکردوون ئەو شوێنەیان پێدەدا و لەکن ئەو خوایە ئەو جێگایە بۆیان دانراوە و خوای گەورە لەوێ پاداشیان دەداتەوە إن المتقين في جنات ونهر بێگومان پارێزکاران لەناو چەندان باخ و نەهەر چەندان ڕووباردان کە خواردنەوەکانی بەهەشتێ هەمویان بە ڕووبارن في مقعد صدق لە شوێنێک
دانیشتەجێ دەبن کە شوێنی ڕازگۆیانە یا شوێنێکە لێ ڕازین و هەموو خۆشی و جوانیەکی تێدایە عیندە مەلیکین لای خوایەکە کە خاوەنی هەموو شتێکە مقتەدیر و دەسەڵاتیشی بەسەر هەموو شتێکدا هەیە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سلام.